نقصێک هەبوو بێ لە کاتی منداڵیم بمەوێ ئێستا لەگەڵ ئەو منداڵانە ئەمن پڕی بکەمەوە. چەند ساڵە ئێوە بەو شێوازە خۆتان دەگۆڕن و نمایشی ناو فستیڤالەکانی منداڵان دەکەن؟ سڵاو لە خۆتان، زۆر زۆر بەخێر بێن. کەناڵی 964 هەمیشە پێشەنگە، زۆر زۆر بەخێر بێن. من ماوەی زیاتر لە 10 ساڵە بێ هاوڕێی منداڵانم بە چلی جۆرا و جۆرەوە لە زۆربەی چالاکیەکان، لە زۆربەی فستیڤالەکان، لە ئاهەنگەکان من لەگەڵ منداڵان بەشدارە بووم لە قەزای کۆیە و دەوروبەری. سووا دەکات تۆ ئەمە بکەیت و بە بەردەوام و بەخۆ بەخشانش دەبات. ئیشی منداڵان حەزێکی خۆمە، لەوانەیە نەقسێک هەبوو بێ لە کاتی منداڵیم بمەوێ ئێستا لەگەڵ ئەو منداڵانە ئەمن پڕی بکەمەوە. ئەمە دەکەی هەستی چۆنە؟ لە کاتیشی منداڵان خەیاڵم بەس لای ئاهەنگەکەی لای منداڵانە، بۆ هیچ شوێنشکی خەیاڵم ناڕوە، هەستێکی جوانم هەیە، هەستێکی خۆشم هەیە. دنیایکی تایبەتە دنیای منداڵان. هونەرەکە بتوانانی خۆ دوێنێ ئەستی منداڵان ئەو پێک ئەوان دەیانێت. یەک لە هونەرە جوانەکانە، هونەرێکی بەرزە وە هونەرێکی قورسیشە بە تایبەت لەگەڵ منداڵان کە تۆ بتوانی کۆمەڵێک منداڵ باڵانسی ڕابگری لە یەک کاتدا.